بەر لە هاتنی وەرزی سەرما پرۆسەی دابەشکردنی نەوت لە هەردوو پارێزگای سلێمانی وەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین دەست پێ دەکات. دەستپێکردنی پرۆسەکە لە کاتێکدایە کە حکوومەتی عێراق ڕەزامەندی دەربڕیوە بە دابینکردنی نەوتی سپی بۆ هەرێمی کوردستان. لە قۆناغی یەکەمدا بۆ هەر ماڵێک بەرمیلێک نەوت دابین دەکرێت. پرۆسەکە ڕۆژی دووشەممە دەست پێ دەکات. ڕۆژی دووشەممە دەزەکەینەوە بە دابەشکردنی نەوت لە پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە. دوای پشووی هاوینەی باڵێن وەزارەتی نەوتی عێراق کە تەعامل لەگەڵ نەوت نەکرا بڕیار درا دوای ڕەزامەندی وەزارەتی نەوت بڕیار درا 7 تەنکەر بێت، 5 بۆ پارێزگای سلێمانی، دوانی بۆ پارێزگای هەڵەبجە بۆ ئەو تایبەتمەندی کە پارێزگاکە بریندارە و بڕیاریاناوە بۆ ئەوان. لەبەرەوە ئێمە ڕۆژی دووشەممە هەردوو پارێزگا دەست پێ ئەەکەین و ئێمە ئیدارەی گەرمیانیشمان هەیە، ئیدارەی گەرمیانیش هەر لەگەڵ ئێمەیە، ئەوە لایندەیەکی نزیک ئابێ خەمی ئەوانیش بخۆین. بەڵام لە ئێستادا بۆ سلێمانی کە لە مەڵبەندی 5 وەستاین و بۆ پارێزگای هەڵەبجە دەست پێکەینەوە. نرخی بەرمیلێک نەوت بۆ ناو شار 50,000 دینارە بێت و بۆ دەرەوەی شار 51,000 بێت کە ئەمە بە بەراورد لە بۆژبەی پێشووتر کە دابەشکرا هەرزانترە. ساڵی پار بەهۆی ڕاوەستانی ئەو بڕانەوتەی کە لە حکوومەتی عێراقەوە بۆ هەرێم دابین دەکرا، پرۆسەی دابەشکردنەکە لە مەڵبەندی 5دا ڕاوەستا و بەشێکی زۆری هاوڵاتیان لە پێدانی نەوت سوودمەند نەبوون. بەڵام ئەم ساڵ بە پێ و پلانەی کە بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانی سلێمانی دایڕشتووە، پرۆسەکە لەو شوێنەوە دەست پێ دەکات کە ساڵی پار لە ناوەڕاستدا ڕاوەستا. ئەتیمادی دابەشکردمان لەسەرش ئەو بڕانەی کە لەلایەن حکوومەتی عێراقەوە دێت. حکوومەتی عێراق ساڵانە لەبەرەوەی کە پێویستی گازێ بۆ مولدەکە لە مانگی 5ەوە تا مانگی 8 ئینتاجکردنی ڕادەگرێت. ئێستا خۆشبەختانە دابەشکردنی نەوت دەستی پێکردەوە، ڕۆژانە بڕێکمان بۆ دێت. پار لە مەڵبەندی 5 ئێمە وەستاین. ئەم ساڵ بۆ ڕۆژی دووشەممە لە هەمان مەڵبەندی 5 دەسەکەینەوە بە دابەشکردنی ئەو بڕانەوتەی کە لە بەردەستایە. بە هەمان بڕی پێشووکە 216 لیترە و بە نرخی 50,000 دینار بۆ هەر بەرمیلێک. ئەو بڕی ئەگاتە بەردەستی ئێمە لە ڕۆژە پشووکانیشە دابەشکردن نەکەین. دابینکردنی نەوتی سپی بۆ هاوڵاتیان یەرێمی کوردستان لە ئەستۆی حکوومەتی عێراقدایە. بەڵام لەم ساڵانەی دواییدا بەهۆی خراپی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد بڕی پێویستی نەوت بۆ هەرێم دابین نەکراوە. وا چاوەڕێ دەکرێت باشبوونی پەیوەندیەکان هەرێم و بەغداد هۆکار بێت بۆ ناردنی ئەو بڕەنەوتەی کە پێویستە حکوومەتی عێراق بۆ هەرێمی کوردستانی دابین بکات. بەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.